هەڵبژاردنە گشتیەکانی تورکیا لە 14 مانگی 5 بەڕێوە دەچن. زیاتر لە 64 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە. 3 ملیۆن و 500 هەزار کەس لە دەرەوەی وڵات مافی دەنگدانیان هەیە. 24 حزب بەشداری دەکەن. چەندین هاوپەیمانی سەرەکی پێک هاتوون. لە نێویاندا هاوپەیمانی گەل، ئەم هاوپەیمانیە پارتی داد و گەشەپێدان ئاکەپەی دەسەڵاتدار لەگەڵ پارتی بزوتنەوەی ناسیۆنالیست مەهەپە و چەند پارتێکی تری نەتەوەپەرست و ئیسلامی لەخۆ دەگرێت کە بریتیە لە پارتی دۆزی ئازاد کە بە هوداپار ناسراوە. هوداپار خۆی وەک پارتێکی هەم ئیسلامی و هەم کوردی پێناسە دەکات. کاندیدی سەرۆکایەتی ئەم هاوپەیمانیە ڕەجەب تەیب ئەردۆغانە. هاوپەیمانی نیشتیمانیش لە چەند لایەنێکی سەرەکی ئۆپۆزیسیۆن پێک دێت. لەوانەدا پارتی گەلی کۆماری جەهەپا، پارتی باش، پارتی ئایندە، پارتی دیموکراسی و گەشەپێدان دەڤا، پارتی دیموکرات و پارتی سەعادەت. کەمال کلیچدار ئۆغڵو سەرۆکی جەهەپا کاندیدی سەرۆکایەتی ئەم هاوپەیمانیەیە. بەهۆی ئەگەری داخستنی پارتی دیموکراتی گەلان هەدەپە لە ژێر ناوی پارتی چەپی سەوزدا بەشداری هەڵبژاردنەکان دەکات. هەدەپە لەگەڵ پارتی کرێکارانی تورکیا، پارتی کار، پارتی ئازادی کۆمەڵایەتی، پارتی بزوتنەوەی کارکەران و فیدراسیۆنی ئەنجومەنەکانی سۆسیالیست هاوپەیمانی کار و ئازادیان دامەزراندووە. ژمارەیەک پارتی کوردی بچووکیش بەشداری ئەو هاوپەیمانیان کردووە. هاوپەیمانی چوارەم بە هاوپەیمانی ئاتا ناسراوە. ئەم هاوپەیمانیە لە پارتی سەرفرازی، پارتی داد، پارتی وڵاتەکەم و پارتی یەکێتی تورکیا پێک دێت. جگە لەمانە ژمارەیەک حزبی سۆسیالیستیش تیایدا بەشدارن. پارتێکی کوردیش بە ناوی هاکپار بە تەنها بەشداری دەکات. هەر کاندیدێک لە 150 زیاتری دەنگەکانی بەدەستهێنا وەک سەرۆک کۆمار هەڵدەبژێردرێت. ئەگەر کەس ئەو ژمارەیە بەدەست نەهێنێت، ئەوە ئەو دوو کاندیدەی زۆرترین دەنگیان هەیە دەچنە خولی دووهەمەوە. خولی دووهەمی هەڵبژاردن لە 28 مانگی 5 دەکرێت.